دموکرات برنویسا فرمیا تاوانبارکردنا سەرۆک ترامپ دادڕێژن و کۆماری لە دژن. ji bo plana xwe di Sûriyê de serokê Tirkiya piştevaniya NATO bi dest nexist. û rêberê Şîayê Iraqê dibêje divê serokwezîrê dahatî ne li jêr karîgeriya biyaniyan da. Silav û rêzî vê dema xweş digel Kurd Connection ji dengê Amerîka li Washington. لامینیشەوە سڵاو و بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پیلۆسی ڕۆژی پێنجشەمە بە فەرمی ڕایگەیاند دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران دەست دەکەن بە ڕێکارەکانی ئیمپیچکردنی سەرۆک یان لێسەنەوەی متمانە لە سەرۆک بۆ هیوای بتوانن سەرۆک دانەڵد ترامپ لە دەسەڵات لا ببەن. بەمەش سەرۆک ترامپ دەبێتە چوارەم سەرۆک لە ئەمریکا کە ڕوبەڕووی لێپرسینەوەی فەرمی دەبێتەوە. لە کاتێکیشدا بربەرەکانیەکان لەسەر ئیمپیچکردنەکە زیاد دەکەن هەردوو پارتی کۆماری و دیموکراتەکانیش لە نزیکەوە دەڕوانە ڕایگشتی بۆ بابەتەکە. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە کۆنگرێز ڕاگەاندنێکی مێژووییدا. بە دڵسۆزیەوە بۆ دامەزرێنەرانمان و بە دڵێکی پڕخۆشەویستیەوە بۆ ئەمریکا ئەمڕۆ من داوا لە بەرپرسی لژنەکەمان دەکەم دەست بە ڕێکارەکانی پرۆسەی ئیمپیچکردن بکات. ئەم هەنگاوەش پاش 2 هەفتەی دانیشتن و گوێگرتنی ئەنجومەنی نوێنەرانە لەو دەنگۆیانەی گوایە سەرۆک دەسەڵاتی بەهەڵە بەکارهێناوە بۆ فشارخستنە سەر ئۆکرانیا تا لێکۆڵینەوە لەسەر جۆ بایدنی بەرهەڵستی بکات. دموکراسیمان لە مەترسیدایە سەرۆک هیچ بژاردەیەکی بۆمان نەهێشتەوە لەوە زیاتر کە کارێک بکەین چونکە هەوڵ دەدات جارێکی تر گەندەڵی لە هەڵبژارنەکاندا بکات بۆ بەرژەوەندی خۆی. کۆماریەکان بەردەوامن لە بەرگریکردن لە سەرۆک لە ناویاندا کێڤن مێککارتی سەرۆکی کەمینە لە ئەنجومەنی نوێنەران. ئەمە ئەو ڕۆژەیە کە وڵات لاواستر دەبێت چونکە بێگومان ئەوان ناتوان دژبەرایەتی یان ترسیان لە دۆڕاندن لە هەڵبژارنەکانی داهاتوو بخەنە پێش هەموو ئەو شتانێک کە خەڵکی ئەمریکا دەیانەوێت. ترامپ لە کۆبوونەوەی ناتۆ گەڕایەوە کە لەوێش بەردەوام بوو لە هێرشەکانی بۆ سەر هەوڵەکانی ئیمپیچکردن. ئەم گەمە ئیمپیچکردنە نەگاتە هیچ شوێنێک. پارتی کۆماری هەرگیز ئەوەندەی ئێستا یەکگرتو نەبووە. من هیچ شتێکم لەم جۆرەم نەبینیوە. پشتیوانی گشتی بۆ ئیمپیچکردن یان لابردنی سەرۆک لە سەردەسەڵات لە مانگی نۆوە کە پرۆسەکە دەستی پێکردووە زیادی کردووە و لە نزیکەی لە 50%دایە. بە شێوێکی گشتی وڵات دابەش بووە لەسەر ئەم بابەتە. ئەو تاوانبارە پێویستە دەربکرێت دەبوو لە مێژەوە ئەمپیچ بکرایە بۆ شتەکانی تری کە کردبووی. من دژی ئیمپیچکردنم و بەلامەوە ئەمە گاڵتەجاریە. لەو باوەڕەدەم هەر بەر لەوەی ترامپ سوێندی یاسایی بخوات بە دووی کەوتبوون. دیموکراتەکان بەر لە کۆتایی ساڵ لە ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر ئیمپیچکردن یان لێسەنەوەی متمانە لە سەرۆک دەدەن و پاش ئەمەش پێویستە بابەتەکە بچێتە بەردەم سینات و لەوێش پێویستی بە 2 لە سەرسەی دەنگەکان هەیە تا پەسەند بکرێت بەڵام بڕوا ناکرێت لە سیناتی زۆرینە کۆماری ئەو دەنگە بەدەست بهێنێت. کار بەدەستێ ناتۆ دەبێژن پێشکەتنێک باش لە جڤینە بیرەوەریە هەفتی ساڵیە دامەزراندنە هەفبەندیە واندا بەدەستکەتیە لێ دەمێک و تەڤایە ئەندامان سۆزدانەژی بۆ بەڕەوانیە بە هەڤرە لە هەمبەر هەر دژمنکاریەکە رووسیا لێ دیارە ناکۆکیە دیار لەسەر کاری تورکیا بوو دە سووریەدا. لێ جڤینە هەفتی ساڵیە ناتۆ لە لەندەنێ سەرۆکی تورکیا ڕەجەب تایپ ئەردۆگان هیوی دیکرد پشتەوانیە ئەندامان بەدەست بێخە ji بۆ ئارمانجا خوا di Sûriyêda lê daxuyaniyên tund yên serokê Fransî Emmanuel Macron li ser NATO û karê êkaliyê Tirkiya sîber bi serçendîn civîne de girtibû. Bi taybet dema hêzên Tirkiya xetabar kirîn bi karê digel çekdarên peywendî bi komala dewleta İslamî ve hayî hinek caran. Cudahiya serokê Fransî li ser rolê Tirkiya û şerê teröristan bi serokê Emerîkî Donald Trump re gelek diyar bû. Macron digot kiryarên Tirkiya li dijî şervanên Kurdên alîkariya ji navbirina komalên cîhadî kirî nîşaneke ku NATO pêtivî bi hevkariya baştir heye. Serok Erdogan hîviyeka mezintir ji Almanya, Fransa û Brîtanya hebû ji bo piştevaniya draviya nexşeyê bi cihkirina milyonên penaberên Sûrî li bakurê Rojhilata Sûriyê û naskirina YPG weka komalek terorist. Ew bi cih nebû lê Erdogan hîvî heye ji civîna rêberên van welatan
لە مەها 2 شوباتا ساڵا بێتن لە ئەستانبولێ. هەتاوی دەمیژی شارەزایان ڕۆژهەڵاتە ناوین باوەڕ دەکەن و تورکیە دە ئۆپراسیۆنên چەکداری di Sûriyê de nû bikedive çunku Encûmenê Ewlehiya Niştimaniya Tirkiyê di daxuyaniyên nivîsî de dibêje ew ê operasyona nû bikin ji bo cêbicêkirina armancên xwe. Ew ê ser û niv de dest pê bike ji ber got destpêka operasyonê de du armancê Tirkiye hebûn. Ya yekê nehiştina yekîniyên parastina gel yepekê bû. Ya duyem jî niştecîkirina penaberên Sûriye. Tirkiye dixwaze penaberên Sûriye li Bakurê Rojhilatê Sûriye bi cî bike ji ber got ew barekî giran li ser abûriya Tirkiye. Loma ez bawer dikim ê dest bi operasyona bike ji bo damezrandina herêma ew le. Tirkiya neraziya ji bêdengiya niha heye û encamên operasyonan û guhartinan di Sûriyê de çunku ne hêzên Kurdan li gora heza wê vekişiyane û ne pêngav ji bo damezrandina herêma ew le wek PTV hatine avêtin. Li berokî siyasî jî hevbendên Tirkiya ne amade ne hêzên YPG weka terorist bidin naskirin. Belku Amerîka û Rûsya her yek ji aliyê xwe ve karî bi wan hêzan radikin. Niha Amerîka û Rûsya hêzên serekene li ser erdê. Rasta piştî operasyona Tirkiye hindek hêzên Amerîkî ji herêmên nêzîkî sinûrê Tirkiye vekişiyan. Lê ew hişta kontrola bîrên neftê dikin. Li aliyekî din Rûsya biryardere li Sûriyê û peywendî bi hemû aliyan re heye. Her wisa welatên Ewropî jî berjewendî li herêmê hene. Lewan destê Tirkiye neberdaye ji bo desthilatê û kontrolkirina herêmê. Li gora rêketinan hêzên Rûsya û yên Tirkiya di hankarên hevpişkên çavdiriyê li herêmê encam dane lê ji demê rêketina Agiribestê şer û bihevçûn li Bakurê Rojhilata Sûriyê nerawistiyane. Rojane êriştên kirin, teqîn dibin û qurbanî hene. Diyar e ev alozî û tirsa welatên NATO ji têkçûna destûdarê herêmê sedemê Hindê ne Enkerê dev ji dijatîkirina nexşeyê NATO yê berevaniyê ji Poland û welatên Balkanê berde. Lê rij de ku hevbendî pişta Tirkiye bigire di şerê şervanên Kurdên Sûrî de. پێدەچێت مەراسیمەکانی هەفتەهەمین ساڵیادی پێکهێنانی ناتۆ ناکۆکیەکانی نێوان ئەندامانی ئەو هاوپەیمانێتی زیاتر کرد بێت بە تایبەتی کاتێک وەک دەگوترێت تورکیا دەخوازێت داواکانی خۆی بەسەر هاوپەیمانەکەدا بسەپێنێت و نە هەر ئەوەندە بەڵکو دەشخوازێت پێناسەکردنی تیرۆریزم بەو شێوەوە بێت کە ئانکەرە دەخوازێت. کورد کۆنێکشن بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میواندارێتی دکتۆر جەبار قادر دەکرات. دکتۆر جەبار پسپۆڕی کاروباری تورکیا و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە. دکتۆرم کاتت باش؟ کاتە باش. سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمەوێت ئەوە بپرسم ئایا تورکیا توانی پشتیوانی هاوپەیمانانی ناتۆ بەو شێوەی کە دەیەوێت بۆ مەبەستی خۆی بەدەست بهێنێت؟ نەخێر نەیتوانی. تورکیا دوو داخوازی سەرەکی هەبوو، یەکیانەوە بوو وەکو ئێوە باستان کرد لە راپۆرتەکەدا پێناسەکردنی یەفەگە وەکو هێزێکی تیرۆریست، دووەمیان لە مەسەلەی جێگیرکردنی یان نیشتەجێکردنی ئاوارەکاندا. بەڵام لە بەرامبەردا هەڕەشەی زۆری کرد کە ئەو پشتگیری لەو پرۆژەیەی ناتۆ ناکە بۆ پاراستنی وڵاتانی بەڵتیک و پۆڵەندا. بەڵام لە دواییدا ئەوەی وازی لەو ڤیتۆیی خۆی هێنا پێدەچێ لە بەر ڕستەیەکە لە بڵاوکراوەی یا بەیاننامەی کۆتایی ئەو کۆبوونەوەیەدا هاتووە کە باس لەوە دەکات کە ناتۆ لە دژی تیرۆریزمە بە هەموو شێواز و دەرکەوتەکانیەوە. واتە تورکیا ڕنگ بێ هیوای بەوە بێ کە ئەم ڕستەیە بۆ خۆی بە کەیفی خۆی لێک بداتەوە بە وڵاتانی ناتۆ لە کۆتاییدا ناچار بکە کە گوێ بە شەڕفرۆشیەکانی تورکیانەتن. بەڵێ باشە دکتۆر، ئەمە لەسەر مەسلەی ناتۆ باشە ئەگەر تورکیا بێوێت بۆ نمونە مەسلەی پەنابەران چۆن دەتوانێت ئەمە بکاتە فشارێک بۆ سەر تورکیا ببوورە بۆ سەر وڵاتانی ئەندام لە ناتۆ یاخود وڵاتانی ئەوروپا. خۆتەزانی نزیکەی 4 میلیۆن پەنابەری سووریایی لە تورکیایە و تورکیا ئاماژەی بەوە کردووە بە شێوەیەک کە ئەگەر با بڵین ملدانەنێن بۆ داواکانی تورکیا ئەو بۆی هەیە تورکیاش ڕێگە بدا بە لێشاوی پەنابەران جارێکی
زۆرتر بەرەو ئەوروپاوە تۆ پێدوانیە لە کۆتاییدا تورکیا بتوانێت ئەم فشارە بە تەواوەتی بخاتە سەر وڵاتانی ئەوروپا؟ هەردوو لایەن یاری دەکەن وڵاتانی ئەوروپا وابزانم بە شێوەیەک لە شێوەکان تشکی سەوزیان بۆ تورکیا هەڵ کردووە بەوەی کە نەتەوە یەکگرتوەکان چاودێری یا سەرپەرشتی ئەم پرۆژەیە بکەن و ئەوان دەزانن هەر کارێک نەتەوە یەکگرتوەکان تێکەوت ساڵان دەکێشێ هیوایان بەوەیە کە لەم ساڵانەدا گۆڕانکاری چی لە تورکیا چی لە ناوچەکە بێتە کایەوە کە تورکیا نەتوانێت ئەوە جێبەجێ بکە ئەردۆگانیش لەسەر داخوازیەکانی خۆی بەردەوامەوە پێم وایە بۆ بەهار ئەگەر لە مانگی دووە هەندێک لە داخوازیەکانی جێبەجێ نەکرا ئەو کاتە جارێکی تر هەڕەشە بکاتەوە کە دەواازەکانی بکاتەوە بۆ پەنابەران بۆ ئەوەی ڕوو لە ئەوروپا بکەن بەڵام ئەمە بە گشتی بەڕاستی بەشێکە لە دەرکەوتەکانی ئەو قەیرانە قوڵی کە ناتۆ تێیدا دەژێ جاران یەک دوشمن هەبوو یەکەتی سۆڤێت بوو لەگەڵ مەعسکەری اشتراکیە بەڵام ئێستا ئەم وڵاتانە هەرێکێکیان استراتیژی بۆ خۆی هەیە تەناوەکو نمونەیەک لە کاتێکدا هەموو وڵاتانی یەکەتی ناتۆ بڵێن لە دژی داعشن بەڵام تورکیا وەکو ئەندامێکی ناتۆ لەگەڵ داعشە پەیوەندی دەکاوە بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی لە دژی کورد بەکاری دێنێ ئەمە ناکۆکیێکی زۆر سەرەکیە جگە لەوەی کە هەڵوێستەکانی تورکیا لەگەڵ رووسایەوە کڕینی سیستەمی بەرگری رووسیا S400 کە ئەمە شتێکی زۆر ناکۆکە لەگەڵ استراتیژیەی ناتۆیە بۆیە وتەکانی ماکرۆن پێم وایە باشترین پێناسەکردنی ڕەوشی ئێستای ناتۆ بوو. بەڵێ دکتۆر وەکو پێشتریش لە راپۆرتێکدا ئاماژەمان پێکرد کە تورکیا هیوای بەو کۆبوونەوە هەیە کە گوایە وەکو تورکیا دەڵێت لە مانگی دوو لە ئەنکەرە ئەنجام دەدێت کۆبوونەوەی وڵاتە ڕێبەرانی ئەوروپا دەچناوێ باش ئەگەر لەو کۆبوونەوەشدا تورکیا نەیتوانی با بڵێن وڵاتانی ئەوروپا قەناعەت پێبێنێ بەو داواکاریانی کە خۆی هەیە وەکو هەندێک لە شارەزایان لەو بڕوایەدان بۆی هەیە تورکیا هێرشەکانی بۆ سەر ناوچە کوردنشینەکانی سووریا دووبارە بکاتەوە تۆ پێت وایە تورکیا بتوانێت کارێکی وا بکات؟ یعنی تورکیا ڕژدە لەسەر ئەوەی کە بەردەوام بێ لە کردەوە سەربازیەکانیان لە هێرشەکانیان پەلامارەکانیان داگیرکردنی ناوچەی زۆرتر لە ڕۆژاوای کوردستان بەڵام لێرەدا فاکتەری هەبوونی هێزی رووسی و هەبوونی هێزی ئەمریکی لە نزیکی ناوچەکە ڕنگ بێت لەو سنوورەی زیاتر کە بۆی دیاری کراوە ڕێگە نەدەن بەڵام ئەردۆگان ینی پێیەکی زۆر وەکو دەڵێکە لە ڕق و لەسەر بڕیارەکانی خۆی بەردەوامەوە بەشێکی ئەمە پەیوەندی بەوەی ناوخۆوە هەیە و ئەو دەزانێ ناتۆ و یەکێتی ئەوروپا و ئەمانە وەکوتم استراتیژیای جیاوازیان هەیە و بەرژەوەندی جیاوازیان هەیە بۆ نمونە لە کاتێکدا فەرەنسا بەتەنیا بەو شێوەیە قسە دەکا وڵاتانی تر نابینین ئەمریکا یعنی ترامپ وەکو باج کۆکەرەوە هاتبوو بۆ ئەو کۆبوونەوەیە تەنها باج کۆ بکاتەوە بە هەموو وڵاتی بڵێ ئەبێ ئێوە چەندێک بۆ ناتۆ خەرج بکەن لە داهاتی گشتیتان ئەڵمانیا لەبەر ئەو جالیە گەورەیەی تورک لەلایەکەوە لەبەر بەرژەوەندەکانی و لەبەر مەترسی ئەوەی کە لە فاوی پەنابەران زیاتر ڕوو لە وڵاتە دەکەن وەکو ئەوەی لە وڵاتانی تری ئەوروپا لەبەرەوە ئەبینیت ینی تورکیا لەسەر هەموو ئەمانە یاری دەکاوە ئێستا فاکتەری تر هاتووەتەکایەوە ئەوەی کە لە دەریای ناوەڕاستە هاتووەتەکایەوە پەیوەندی تورکیا لەگەڵ لیبیا لەگەڵ یۆنانە هەڵوێستی مصر و هەڵوێستی وڵاتانی عەرەبی ئەمانە هەمویان فاکتەری وان کە هەموو لایەنەکان حسابی ئەوە دەکەن کە لە ماوەی بڵێن 4-5 مانگی داهاتوە گۆڕانکاری وا ببێ کە بتوانن هەر کەسێک بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ بەڵێ دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست سوپاس دەکەین بۆم دەرفەتە. میدل ئیست ئینستیتیوت لە واشنگتن و سازیە فرێدریک ئەبرد میێڤانداریە کۆنفرانسی ساڵانەیە دەهەیە لەسەر تورکیا کرد. لەم کۆنفرانسەدا یاسادانەران و شارەزایان پێکەوە بەشدار بوون بۆ تاوتوێکردنی ئاستەنگەکانی کە تورکیا لە ناوخۆ و لە پەیوەندیەکانیدا لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژاوا ڕوبەڕووی دەبێتەوە. پسپوران دموکراسیا تورکیە ئابووری و ئەولەکاریاوی وڵاتی نرخاندن
لێ مژارە کۆتڕۆژەوێدا بالکشان پرسگرێکان هایە سیستەما بەڕەوانی و تێکلیێن بە رووسیا و هەلوەستا ئەمریکا و ناتۆیە. Ev pirsa NATOye hemû welatên endam di NATO de ji wana Almanya gelekî nerahetin li nehevkirina di derbarê sîstema S-400 de di sîstema neştimanî ya berevaniya Tirkiye de. Baweriya me ew e got çareseriyekê rojavayî bête dîtin bo rewatiya hêza Tirkiye ya hebûna sîstema berevaniyê. Lêkirîna alavên leşkerî ji Rûsya tiştekî nebaş e bo hevpeymaniya NATO. Serokê Tirkiye çawan dikare balansa di navbera têkiliyên bi Amerîka û NATO ji aliyekî û têkiliyên bi Rûsya ra ji aliyekî din ragire. Erdogan bi rastî xwe nikare rizgar bike ji ber ji bo Amerîka kirîna S-400 xetekî sor e. Ji bo wî jî rewşa Erdogan niha pir xeter e navbera Rûsya û Amerîka jî ji ber ew dixwaze her du jî bi hev re bimeşe. Yani ew dixwaze hem Rûsya hem Amerîka bibe dostê hevalê Tirkiye. Bes ji bo Amerîka ew xetekî sor e û naxwazin Tirkiye S-400 bikarbîne. Vegerandina penaberên Sûrî bi zorî û plana guhertina demografî mijarek din bû. Siyasetvanê Alman helwesta welatê xwe ya derbarê plana Tirkiya vegerandina penaberên Sûrî zelal dike. Hikûmeta Almanî dê qet piştevaniya plana vegerandina bi zorê ya penaberan bo Sûriye neke. Em dixwazin rewşeke tena li herêmên Sûriye hebe dago penaber bê ewle vegerin malên xwe nego hikûmeta Tirkiye bi zorê wan vegerîne. Rejbîniya li hember paşeroja demokrasiya Tirkiye bi taybet di salên dawî da dihat dîtin. Di 10 salên borî da tişt bi şêweyekî dramatîkî li Tirkiye tên guhartin. Ev wextê herî xirab e di dîroka Tirkiye de ya peywendiyên dualî. Tirkiye erdê Sûriya cîran dagîr kiriye. Piştevaniya grûpên cîhadî dikin li Lîbya. Lê rexneyên li tecrübeya AK Partî û serokê wê Erdogan bê bersiv neman. Ku hizir bike tecrübeya AK Partî ku her tişaş kirbe ez dibînim ev nerast e. Ji ber ku AKP tiştin bi niyete gelek baş kirine û hewl dide tiştin baş bike û bi rastî di gelek waran de bi ser ketiye. Nûênerê Weqfa Friedrich Eber ew bawerî heye ku opozisyon bi şêweyekê dînamîkî dikare demokrasiya li Tirkiye serraz bike. Pêşketina demokrasiyê gelek giring e. Lê mixabin em dibînin ku çend salan borî zehmetî di demokrasiya Tirkiye'de çêbûne. Dîsa jî em sinyalên werek dibînin. Di hilbijartina xwecihî de hilbijartina şaredera Stenbolê pirseke dînamîk e û hêvî dide demokrasiya li Tirkiye. Giştgiriyek di nava pispor û panelîstan da hebû ew jî ew e ku Erdogan û AK Partî li Tirkiye destpêkek baş bûn lê dawiyek xirab. Necîb Alayî, Dengê Amerîka. مزنا ڕێبەرێ ئۆلیە شیعەیە عێراقê dibêje divêt serokwezîrê dahatî Iraqê bê destnîşankirin dûr ji maytêkirinên biyaniyan. Di gotara Ewliya îro Eynî de li Kerbela nûênerê Ayetullah Elî Sîstanî Rijdî li rêberên siyasî kir xwe dûrî berjewendiyên partiyatiyê bikin û serokwezîrekî destnîşan bikin bêyî karîgerî û maytêkirina welatên biyanî. Hevdem li bajarê Nasiriye jî xwepêşandanek mezin hatkirin li demê veşartin termê çendîn qurbaniyên demê nerazîbûnan da li bajarê Nasiriye di xwepêşandanên mehekê da li tevaya Iraqê pitir ji 400 kesan hatine kuştin. عربەسونەکانی کەرکووک پشتیوانی خۆیان بۆ خۆپیشاندانەکانی بەغدا و باشووری وڵاتەکە دەربڕیوە لە کاتێکدا تورکمانەکان نیگەرانن و وەکو پەیامنێرمان دڵشاد ئەنوەر ئاماژەی پێدەکان کوردەکانی ئەو ناوچەیەش بێدەنگیان هەڵبژاردووە. عەرەبی سونە لە کەرکووک خۆی یەکلایی کردەوە و پشتگیری بۆ خۆپیشاندانەکانی خواروی عێراق دەربڕی. خۆپیشاندانی عەرەبەسونەکان لە ڕێوشۆنێکی ئەمنی توندا و لە بەردەم ماڵی سەرۆک عەشیرەتی عوبەیدی بەڕێوە چوو. دەوڵەتە بیانیەکان هاتوون و داگیریان کردوین سەرمان دەبڕن لێشمان دەدەن بەڵام عێراقی لەسەر داوای ڕەوای عێراقیەکان سەرمان ببڕێت و لێمان بدا ئەمە جێی قبولکردن نییە.
چاوەڕێ دەکەین لە هێز و سەرکردایەتی و ئەفسەر و ناوەندەکان هەمویان ڕێز لە عێراقیەکان بگرن چونکە عێراقیەکان داوای مافی خۆیان دەکەن. خۆ یەکلایکردنەوەی عەرەبە سوننەکانی کەرکووک لە کاتێکدایە هەڵوێستی تورکمانەکانی کەرکووک یەکلاییکەرەوە نییە. ئەوان دەیانەوێت خۆپشاندانەکان بۆ جێبەجێکردنی خواستەکانیان لە ڕێگەی هۆشداریەوە بەکاربێنن. لە کاتێکدا عەرەبە سوننەکان پێیان وایە خۆ یەکلاییکردنەوە پێویستە چونکە ڕووداوەکانی عێراق کاریگەریان لەسەر تەواوی وڵات دەبێت. كل هذا الأمر هو مهم كل هذه التداعيات ڕووداوەکانی عێراق کاریگەریان لەسەر کەرکووک و هەموو پارێزگاکان دەبێت تەنانەت کاریگەریشیان لەسەر هەرێمی کوردستانیش دەبێت چونکە عێراق یەک وڵاتە بۆیە هەر قەیران و ئاڵۆزی و دووبەرەکی و داڕوخانێک دەبنە هۆی ئاڵۆزبوونی زیاتری دۆخەکە بەرەو ئاراستەیەکی خراپ دەمانبات و ئەمە خزمەتی هیچ لایەک ناکات. کورد کە زۆرینەی کەرکووکە و هەمیشە خاوەندارەتیکردنی ئەو شارە بە خیتابە سیاسیەکەیوە دیارە لە نێوان خۆ یەکلاییکردنەوەی عەرەب و تورکماندا کورد بێدەنگی هەڵبژاردووە. بێدەنگی هەڵوێستی کورد بەرامبەر ئەو ڕووداوە گرنگە کە حتمیە و ئەوەی کە ئێمە ئاگادارین ڕاپەڕیوەکان خۆپیشاندەران ناگەڕێنەوە تا کۆتایی بەم دەسەڵاتی ئێستا نەیەت. عەرەبی سوننە ئیمڕۆ لە کەرکووک هەڵوێستی تایبەتی خۆیان هەبوو گردبوونەوەیەکیان هەبوو بە هەمان شێوە تورکمان ئەوانیش پلانێکی خۆیان هەیە کە بە پێی حەزمی خۆیان هەڕەشەی خۆیانەکەن لەسەر ئەو دۆخە بەڵام کورد هێشتا وەکو پێویست خۆی ساغ نەکردوێتەوە هێشتا لەگەڵ ئەو حکوومەتایە کە لە لارەملێتی یان لەگەڵ ڕاپەڕێوەکانی عێراق و لەگەڵ گۆڕینی ئەو سیستەمایە لە عێراق ئەمە ئەم بێ هەڵوەستیە تۆزێ نابەجێ بۆ کورد. کەرکووک کە لە ڕابردوودا بە پڕکێشەترین شاری عێراق تەماشا کراوە لە ئێستادا خامۆشی باڵی بەسەریدا کێشاوە کە ڕەنگە هۆکارەکەی جیاوازی بێت لە خواستی پێکاتەکانی شارەکەدا. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک. لە دەمێک و تورکیا دەست بە ئۆپراسیۆنان دە ئەردی سووریادا کری پتر ژە 12,000 پەنابەرین کوردین سووری لە کەمپێ بەردەڕەشی پارێزگاها دهۆکێ بنەجێ بوونە. لە کاتێکیشدا کە سەرمای زستان دەستی پێکردووە پەنابەران پێویستێکی زۆریان هەیە بە پێداویستیە هەرە سادەکانی ژیان لە ناویاندا خۆراکیش. کۆچبەربوون و دیرکەتن ji cihêwaran bêguman kesereka gelek nexweş e û bi taybet tu di nava kempekê da bî derdorên wê sîmekirî bin û rojane bîriya cihêwarên xwe bike û bîriya xizm û kes û karên xwe bikey. Ev e nûke halê Kurdên Bakurê Sûriyê ne ewên koçber bûyne Herêma Kurdistana Iraqê û daxwaza mafê penaberiyê kirî ji ber hatina supayê Tirkiya bo ser deverdariyên wan. Belê sererayî vê çendê pêdawîstiyên rojane wek pêdivî bo nahêne dabînkirin û bi taybet kerestên xwarinê. کار بین دیتن خلکی درخین جرو مثلا بشغل فرمی وان اقامه وان بدن وان خلکش فقیرن یعنی فردا قالك كانك اسفنجي خفروتن كوبينان كرين جي ويدا زاني تشوا نفتا خد فروج از مزلامي من ساغ لو كيمن سر رضاعي خدي شيرج مردارنا كذا وكاغد الجمن ام دهرن جيب دسمنا كذا والله ارزاق جيناي ور هيدي مالا متشكتين لا انا ددن بس تشتي ضروري انها كسكوي جرجه خضروات جرجه مثلا نان جرجه او تشتي يومي جرجه مثلا ما تشتي عشكوي ما هي دربكتي اجي برس عملنا كان يعني Rêveberê kempa berdereş wesa bo dengê Amerîka diyarketin ku ewan bi hemî hêz û şiyanên xwe harîkariya penaberan dikin û belê giring e pitir harîkarî bo bihête dabînkirin û bi taybet di biyavê dabînkirina kerestên xwarinê da. خواردن هەیە سوپاس ڕێکخراوی WF دەکەین خواردین دابین کردەوە بەڵام بەداخەوە لەو مانگەی 11 برنجی قەتع کرد بەهۆی چەند ئەسبابێک کە خۆیان پابند کە ڕەبتە بە خۆیانەوە کێشەی خۆراکیمان هەیە چونکە برنج خواردنی سەرەکی ئەو پەنابەرانن یعنی
ناکرێتن برنجیان لێ قەتع بکرێتن هەرچەندە سوپاسی یەک دوو ڕێکخراو دەکەین کەەوە دامی ئەوەیان نیشانداوە کە خۆراک بگەێنن بەڵام لە ڕوانگەی ما بەتاکیت پێمان وایە خەڵکەکە پێویستی زیاتری خۆراک هەیە پێویستی بە خۆراکی زیاتر هەیە زێدەتری مەهەکەیە پتری 10,000 کەس لە کەمپا بەردەڕەش هاتینە ئاکەنجیکردن وەکو پەنابەر کوردên سووریێ لە ئەvê کەمپێ هاتینە ئاکەنجیکردن و پێداویستیên وایên ڕۆژانە gelekên û bi taybet gel hatina werzê zistanê lewma dixwazin ji aliyên peywendîdar û rêkxirawên nîvdewletî pitir harîkariya wan bikin. Kawa Umer Dengê Emerîka, Kempa Berdereş. سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ دەبێژە ڕژێما ئیرانê bi hezaran welatiyên xwe kuştine û bi hezaran yên dî jî girtine di hewla hovaneya wî bi nav kirî lê dî jî xwepêşandanan. Serok Trump rexne li wan hewrên Îranê girt û got Amerîka dê piştevaniya xwepêşandanan Îranê bike berî civîne bi nûyenerên Encûmenê Ewlehiyê re li Koşka Spî. Serok Trump got rewşa Îranê gelek metirsîdar e. Hevdem jî nûyenerê Emerîkî ji bo Îranê Brian Hook dibêje renga hêzên ewlehiya Îranê di du heftiyan de pitir ji 1000 xwepêşandaran kuştibin. بەڵێ دەخیلەوەش پێم وابێ یەکەم جارە لە کاتی خۆپیشاندانەکانی ئێرانەوە کە سەرۆک ترامپ بۆ شێوەیە ئامارێک بڵێ کە حکوومەتی ئێران ئەوەندە خەڵکی کوشت و هەروان دەستگیر کردووە. هەڵبەتە ئەبە پەیامێکیدا ئەوروو بم هاتوو کو سەرۆک ترامپ سادی بێژا و بران هۆک ژی وەسا پشتڕاست دکە کو ژمارە کوشتین خۆپیشاندان عێراقدا بە هەزارایە یان هەزارن گەشتی هەزاران. هەلبەتە ئیران وێچەندێ ئینکار دکە لێ بۆ جارەیەکیە دەبێژە وێ بەری چەند ڕۆژا گوت بوو وێ بخوا ڕاستە وان خۆپیشان دەر کوشتنە خەڵکی نەڕازی بوو کوشتنە بە هەر حاڵ کوشتن دەبا خۆپیشاندانن عێراق و ئیران دەتشتێکی نەچاوەڕێ کردیا چکو بەهرا بتر خۆپیشاندان هەروەها دەخیل جێگای سەرنجە هەفتەی ڕابردوو یەکێک لە بەرهەڵستە سیاسەکانی ئێرانیش کە لە پاش بزوتنەوەی سەوزەوە و لە زینداندا ئەمیر حوسێنی موسەوی ئەویش ڕێبەری باڵای ئێرانی با بڵێن بەراورد کردبوو بە شای ئێران بەهۆی کوشتنەکانی کە لەم خۆپیشاندانانەدا ئەنجام دراوە ینی ڕووداوەکان بۆ ڕووداوەکانی سەرهەڵدانی ئێران بەراورد بەهەرحاڵ ئەم بەری خۆدن پێشاتان لە عێراق و لە ئیرانێژی هەتا بەرنامە داهاتیە کورد کنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز کاتێکی خۆش.